دایا لۆ تەماشم ناکەی دایا کوڕم ئەوە چەند مانگە من چاوم لە دەستدایە دایا ئەوە چۆن ڕوویدا وەڵڵاهی بڵێم چ کوڕ ئەوە سێ چار مانگە چاوم لە دەستدایە دایا دەزانیت چەند غەریبێم کردی سەرگالم بکەی دایا دەزانیت چەند چاوەڕێم کردی ئی کوڕم کێ هەبوو ببینی بەخۆ بەو چاوەی کەس هەبوو ببینیتن دایا هەی لۆ گۆرانی برام سەردایی نەکردم کوڕم گۆران خەریکی دوکانێ بوو دوایە ئەتوو شتێکی وات کردیا ڕەفتارت ئەوەندە ناشرین بوو لە ڕۆمان دەهات بێن سەردانت بکەیت دایا نەبوونی وەی لە من کرد خۆ لە خۆشی نەبووە دایا وتی بیرم دیام لە هەر کەیەچی بوویمە هەر بە پارەچکەم ئیشم کردیە هەر خزمەتی عالەمم کردیە ژیانی چێ ناخۆشی ژیانم هەبووە ئی کوڕم سەبرت هەبایە ژیان گۆڕانکاری بەسەردا دەهات ئەوەتە بزانە دایا سەبر لەوەی زیاتر ناگرێ ئێستاش پێم برێ دایە جان واز دەوەی بینە بارینی کچم چۆنە باشە بەخۆ بەداشی جار بەجار دێن ناو ماڵم لۆ پاکەکەنەوە پارە مەدەنێ بەخواش لێژ نەچی ئەوەندە باشە ئەوەندە باشە بەس ئاخ ئەتوو غەدرت لێ کردت دایە ئێستاش پژریش لێری دەکەی لێ حاڵم گەیشتەوە حاڵێ بابیشم کاتی خۆی پژری لەوی دەکرد نازانم لە لیاشکش دادگا غەدی لە من کرد کوڕم ئەنگۆ هەزار کردن و کاریەکەن دوهاژێ قەی دادگایەگرن دادگای خەتابارەکەن دو هەر بە دوو دزیکەتی هەر وازت لەو حاڵەی نەینا دایە ئێستا پێم برێ لە چێ دەژن ناونیشانان چەندەرە نازانم دایە نازانم گۆتم تووڕە مەکە ئەو پێ دەرم دایە تەماشیم بکە دایە واز بینە لێم گەڕێ دایە وازیان لێبینە لۆ خۆیان بە دوو ژیانی خۆیان کەتینە ڕفتارە ناشرینەکانت ئەو شلێرە نازدارت ئیمال کرد و ئەو کچت بەدبەخت کرد وازیان لێبینە وازیان لێبینە دایە جێب دە من هیچیانی ناکەم تەنها ژمارەکەم دەوێ نادەمێ وازیان لێبینە ئەگەرە تو باش بای ماڵ و منداڵی خۆت ئیهمال ناکرد باشە دایە باشە باش پێم برێ گۆرانە چێ ببیمەوە دوکان هەلە جێ جارانە کوڕم دڵم نایە دوعای شەڕت لێ بکەم بەس ئەوەندەی لەم خوا هیدایەتت دا یا ڕەبی